تکنۆژین سلااوان لێبێ بەخێربێن بۆ ڤیددیۆیەکی تر لە خولی فێرکاری پایتۆن. وانەی ئەمڕۆمان سەبارەت بە دیکشنەریەکانە. دیکشنەری هەرو جۆرەی کازانن لە زمانی کوردی بە واتای فەرهەنگنامە و وشەنامەیە کە بەدڵنیایی و هەمومان دیمانە کە لە کتێبەکانیان لە ماڵپەڕەکان کە وشەنامەن یان فەرهەنگن. فەرهەنگنامەیە فەرهەنگ پێم وابێ فەرهەنگیش دروست بێ، هەر فەرهەنگی خاڵی نامەکەی لەگەڵ نابێ. خولاسە ئازانن کە مەبەستم چییە؟ لە ناو وشەنامانەیە شتێک لەم بەرەوە هاتووە، شرۆڤەی ئەو شتە لەم بەریترەوە هاتووە تا بۆ نمونە ئەو شتە چییە، بۆ نمونە لەکوێیە، چۆن چۆناهیە. و لە پایتۆنیشدا بە هەمان شێوە شتێکمان هەیە بە ناوی دیکشنەری کە ئەمیش جۆرەیەکە لە داتاکان، دەیتا تایپسەکان. ئێمە لە ڤیددیۆکانی پێشودا سەبارەت بە لیست خوێندمان، سەبارەت بە تاپڵ فێر بووین، سەبارەت بە سێت فێر بووین، بۆ ئەم جارە ئەمانەی سەبارەت بە دیکشنەری بزانین کە چییە و بۆچی باشە و تایبەتمەندیەکانی چییە. ئەگەر لە بیرتان بێ ئێمە سێتمان بە دوودانە کێرلی براکێت نیشانەدا کە ئایتێمەکانی بە کاما لە یەک جیا بوونەوە و سێت هەندێک تایبەتمەندی خۆی هەبوو. بەڵام بۆ دیکشنەری ئێمەش وەکو سێت کەڵک لا کێرلی براکێت وەرەگرین، بەڵام جیاوازیەکە هەیەە ئەوەیە کە هەر ئایتەمێک بریتە لە دووشت چەند خۆرکێشە، هەر ئایتەمێک بریتە لە دووشت، دانێکیان پێی ئەوترێ کی، دانەکەی تر پێی ئەوترێ ڤالیو کە بە دوودانە نقطە نیشان ئەدرێن و لەگەڵ ئایتەمەکەی تر بە یەک دانە کاما جیا ئەبێتەوە. کی لێرە هەر شتێک بێت، ئەتوانێت ناو بێ، ئەتوانێت تەمەن بێ، ئەتوانێت ژمارە تەلەفۆن بێ، توانێت هەر شتێ بێ. بە ڤالیو هەر شتێکی پەیوەندیدار بەو کلیلەوەیە. جا نازانم لە کوردیە کلیلی پێڵێن چی پێڵنیان، ڤالیو نازانم بەڕاستی واتاکەی چییە، بەڵام تکای گەرزانیتان پێم بڵێن. بۆ نمونە لێرە ڤالیو ئەتوانێت ناوی نەفەرێک بێ، تەمەن ئەتوانێت ژمارەیەک، بۆ نمونە 24 ساڵ بێ، فۆن نامبەر ئەتوانێت دیسانەوە ژمارە بێ، بۆ نمونە 0771 چوزانم ئەوایی. با نمونەیەکتان پێ نیشان بەم وا بزانن ئەمە کۆنسولی پایتۆنە. دیکشنەریەکم هەیە ناونا مای دیکشنەری مساویە لەگەڵ کێرلی براکێتەکە ئەەکەمەوە، ئەنووسم ناو، دوودانە نقطەدا ئەنێم، ناو لێرەیە سترینگە، هەر شتێک ئەتوانێت هەم لە کیا بێ هەم لە ڤالیووا بێ، هەر جۆرێکە خوێندمانە تەنانەت لیست و تاپڵی شێتوانێت یا بێ. ناوی هۆزانە، ئیج تەمەنی 23 ساڵە و خەڵکی شارێکە، خەڵکی شاری بانەیە. و ئەم کەسە بەڕاستی وجودی هەیە، نزیکترین هاوڕێی منە. ئەمە بوو بە یەکدانە دیکشنەری کە هەر کامێک لە ئایتەمەکانی دوو بەشن، هەرو جۆرەی کەوتم، کی ڤالیو، کی ڤالیو، کی ڤالیو. بەڵام ئەگەر لە بیرتان بێ ئێمە بۆ لیست و بۆ تاپڵ شتێکمان بوو بە ناوی ئیندێکسینگ کە ئەماوت بۆ نمونە ئەم ئایتەمانەی کە لێرەیەدا ئەندرێن، ئەمە ئیندێکسەکەی سفرە، ئەمە ئیندێکسەکەی یەکە، ئەمە ئیندێکسەکەی دووە، و لە ڕووی ئەو ئەمانتوانی دەستڕەسی پێیاکەین بە هەر کامێک لەم ئایتەمانەواتە بانگیان بکەین و هەر کامێک لەم ئایتەمانە بێتە بەردەستمان. بۆ نمونە لەو لیستەیە ئەماوت کە لە ئیندێکسی سفرە پێمان بڵێ چیتە، ئەویش دەیوتە ئەم چوار گۆشەیەتیە. بۆ نمونە بۆ وتیشمان لە سەتامین ئیندێکسینگمان نییە. بەڵام لە دیکشنەریە ئیندێکسینگ بە واتایی کە لە لیست و لە تاپڵابوومان نییە. لێرە ئێمە بە کلیلەکانی یان بە کی ئەتوانین دەستڕەسی پێیا بکەین و هەر ڤالیوی کەمە بەستمان بێ بێتە بەردەستمان. بۆ نمونە من لێرە ئەڵێم بە دیکشنەریەکەم ئەڵێم یان بە پایتۆن ئەڵێم کە لە دیکشنەریەکەمە بگەڕێ بزانە ئەوەی کە یەکەی نەیما واتە ناوەکە چییە.
ئەویژە گەڕێت مەشاکە بینێ ناوەکە هۆزانە بۆیە وەڵامەکەم بۆ گەڕێنێتەوە. بۆیە مەسەلەن لێرە ناتوانین بڵین مای دیکت مەسەلەن 0 کە بێ لێرە بڵێ ئەمە ئیندێکسی 0 و ئەمانەی نییە. ئێستا با لەسەر هەندێک لە تایبەتمەندیەکانی دیکشنەری قسە بکەین. سەرەتا لەسەر تەرتیب قساکەین. order. تەرتیب لە ناو دیکشنەریە گرینگە. واتە ئەگەر ئێمە ئێستێ بە تەرتیب ئەوڵ ناومان هێنا دوا و تەمەنمان هێنا دوا و شارمان هێناوە هەر کاتێکی تر کە داوای لێ بکەینەوە کە ئەم دیکشنەریمان بۆ نیشان بات هەر بۆ تەرتیبە پێمان نیشانەیە بۆ جێگاکانی ناگۆڕێت. دوو هەمیندانە ئەوەیە کە changeable ئێمە توانین ئایتەمەکانی بۆ شێوازەی کە ئەمانەوێت بیگۆڕین. با مەزەربێکی لێ بم. بۆ نمونە ئەڵێین my dict ئەمانەیە بڵێن کە هۆزان هێشتا نەبووتە 23 ساڵ هێشتا 22 ساڵێتی جارێکە ئەوە بە ڕۆژێکی ماوە. ئەم جارە ئەگەر لی داوا بکەینەوە کە ئاوتپوتەکەمان بۆ نیشان بات دێ ئاوای لێکە ئەڵێ ناوی کە هۆزان بوو تەمەنی ئێستێزانیمان کە 22 جارێکە نەبووتە 23 و خەڵکی شاری بانەشە. و هەروەکو کارانەی کە لە لیستامان کرد ئەتوانین بۆ نمونە ئایتەمێک بگۆڕین لەرە ناوی کەسێکی تر دابنین تەمەنی کەسێکی تر دابنین یان ئەوەی کە ئایتەمی نوێی پێ زیاد بکەین و هەر کارێکی تر کە پێمان خۆش بێت کە لە داهاتوودا کە چوونە سەر خودی بەرنامەی پایتۆن کار بە مێتۆدەکان یەکەین و باشتر دەستمان لەگەڵی ڕادێت. سێهەمین تایبەتمەندی ئەوەیە کە ئێمە دووپاتکردنەوەمان نییە. ئەلبەت بۆ کی چۆن لێرە ئێمە دیسانەوە هەرم دیکشنەریە هێنین نیم ئەنووسین بۆ نمونە ڕۆژان و نیم ئەنووسینەوە هۆزان. ئێستێ ئەڵم کە ئەم دیکشنەریەم بۆ پرینتوەکە لەم کاتەدا پایتۆن دێ ئاخر ئایتەمێک کە دامان ناوە تایبەت بەو کلیلە ئەوەمان بۆ دانێ بۆ نمونە لێرەیە ئەڵێ نیم هۆزان و ئەمەمان پێ نیشان نایەواتەوە کۆیە کە لەمە تێ ئەپەڕێ بۆیە وە باشترێکە کە ئێمە لە کلیلی تکراری کاڵگۆر نەبین نەینووسین وا تەنیا یەکجار بینووسینەوە هەر کلیلێکمان هەیە یەکجار بینووسین بەڵام بۆ ڤالیو واتە بۆ ئەم شوێنێکە لێرەیە هیچ کێشەیەکی نییە بۆ نمونە ئەگەر نامبەری چوزانم یەکمان بێ 44 بێ بۆ نامبەری دوو ئێمە دیسان ناتوانین 44 بنووسین بۆ ڤالیو هیچ کێشەیەکی نییە بەڵام بۆ کلیل نابێت دوو جاریان بەگشتی زیاتر لە یەکجار هاتبێت. زۆر باشە پێم وابێ کە تەواوی ئەو شتانەی کە پێویست بوو لە بەشی تئۆریا پێتان بڵێم پێم وتون و ئەگەر دیم کە شتێکم جێهێشتووە دەم لە ڤیدیۆکی ترا لەسەری قساکەم یان ئەگەر دیم کە تایمی ئەم ڤیدیۆیە زۆر نییە هەر هەمووی بێکەوە خەمەنەوە یەکدانە ڤیدیۆوە بەگشتی لە داهاتوودا دەین زیاتر لەسەر دیکشنەری قساکەین کاری پێکەین چاو لە مێتۆدەکانی ئەەکەین و پرۆژەشمان هەیە بۆ کارکردن و هیچی تر. زۆر سپاس کە تا لێرە لەگەڵم بوون هەر شاد.